با بەشداری نزیکەی 2500 هاوڵاتی لە چین و توێژە جیاجەکانی کۆمەڵگا و یاریزانانی یانەکانی کوردستان و یاریزانە بیانیەکان حوتەمین ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر بەڕێوەچوو لەژێر دروشمی ئاشتی و ئارامی و ئاوەدانی. ماراسۆنەکە لە 3 ڕاکردن پێکهاتبوو. سەرەتا لە کاتژمێر 8 بەیانی ماراسۆنی تەواو 42 کیلۆمەتری بەڕێوەچوو. بەشداربووان 4 جار بە دەوری شەقامی 6 مەتری ڕایان کرد. 120 ڕاکەر بەشداریان تێدا کردبوو. دواتر دوای نزیکەی 3 کاتژمێرونی و مستەفا فەرهادی یاریزانی باکووری کوردستان توانی پلەی یەکەم بەدەستبێنێت و عەلی ئەحمەدیش دووەم و ڕائید ئیبراهیم سێمی ئاستی کوڕان بوون. لە کچانیش ئامال خضر پلەی یەکەمی بەدەستێنا دوای ئەوەی نزیکەی 5 کاتژمێری پێویست بوو بۆ ئەوەی ماوەکە ببڕێت. لە کاتژمێر 9 بەیانی ڕاکردنی 12 کیلۆمەتری و 4 کیلۆمەتری دەستی پێکرد. ڕاکردنی 12 کیلۆمەتری یەک جار خولانەوە بوو بە دەوری شەقامی 6 مەتری و لە کوڕان حوسێن عەزیز پلەی یەکەمی بەدەستێنا و محەممەد عەبدوڵڵا دووەم و حوسێن عیسام سێیەم. لە ئاستی کچانیش فەرەحناز سدیق یەکەم و ڕێناز حەمەدەمین دووەم و سارا سالار سێیەم بوون. ڕاکردنی 4 کیلۆمەتریش یەک جار ڕاکردن بوو بە دەوری پارکی سامی عەبدوڕەحمان کە ڕاکردنێک بوو مەبەستەیدا تەنها وەرگرتنی کاتێکی خۆش بوو. لەگەڵ ئەوەی ئارەزومەندێکی زۆرتر ناوی خۆی تۆمار کردبوو بۆ مارەسۆنەکە، بەڵام بەهۆی کەش و هەواکە کەمتر بەشداریان تێدا کردبوو. پێیان وابوو مارەسۆنەکە دوا دەخرێت. ڕێکخراوی ئەربیل مارەسۆن ساڵانە لە کۆتاییەکانی مانگی ئۆکتۆبەر مارەسۆنی نێودەوڵەتی هەولێر بەڕێوە دەبات بە هاوکاری پارێزگای هەولێر و وەزارەتی تەندروستی و پۆلیسی هاتوچۆ و پارکەکان. بۆ ئەم ساڵیش بەسەرکەوتووی وەشانی حوتەمی مارەسۆنی نێودەوڵەتی هەولێر بەڕێوەچوو. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.